بچمەلای تەوەری سێمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارە بە ڕۆژی ئێستای سووریایە بەڵام کاردانەوەکانی لە وڵاتی ئێران دەگەزانین کە ئێران بەیەکێک لە ئەو دۆستانی بەشار ئەسەد دادەنا کە لە ڕابردوودا پشتگیرێکی باشی بۆ حکوومەتەکەی بەشار ئەسەد هەبوو بەڵام لە ئێستادا کەوتنی ڕژەمەکەی بەشار ئەسەد تا ڕادەیە کاریگەری لەسەر وڵاتی ئێراندانا مۆ گفتوگۆکردنی زیاتر سەبار بە ڕۆژی ئێستای سووریا سەبار بە کاردانەوەکانی لە وڵاتی ئێراندا دەچمەلای هاوکارمان سەمان سلێمانی کە بەرپرسی نووسینگەی کورساتە لە تەرەن و ئێستا دەڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ مندایە کاک سامان سڵاو باین باش سڵاو لە تۆش زۆر سپاس باینی تۆ بینەرانیشمان باش ڕۆژپات بەخێر بیتەوە بۆ کوردستان ناڵم کورسات دەڵێم بۆ سلێمانی کە هاتووی دێتەوە کاک سامان لە ئێستادا ڕۆژی ئێستای سووریا چیمان پێ دەڵێت و کاریگەرەکانی بەگشتی لەسەر وڵاتی ئێراندا چۆنە دۆخی ئێستای ئێران چۆنە؟ ڕاستیەکەی ئەوەیە کە سووریا ئەزانین کە جگەلەوەی کە وڵاتێکی گرنگە لە ناوچەکەدا بە درێژایی ئەتوانم بڵێم هەموو ساڵانی ڕابردوو لە بابەتەکانی ناوچەکەدا گرنگی پێدراوە و وڵاتە زلهێزەکانی ناوچەکەش پاڵپشتی سووریا و لە یەکبەرەبوونا لەگەڵ سووریا بۆیان گرنگ بووە لەبەر چەند هۆکارێک لە هەمان کاتدا ئێران وەکو هێزێکی یا گەورە هێزێکی ناوچەکە هەمیشە گرنگی بەوە داوە کە بەرەیەکی هەبێت و ئەو بەرەیەش کە زیاترین نازناوێک کە پێی ئەدرێ نازناوی بەرەی مقاومەیە یەکێک لە ئەتوانم بڵێم شوێنە گرنگەکان بۆ ئەو بەرەیە سووریا بووە جگە لە خودی شوێنە جیۆپۆلیتیکە گرنگەکەی سووریا لە ناوچەکەدا ئەو سنوورانش کە هەیە بۆ لەگەڵ وڵاتانی ناوچەکە و نزیک بوونەوەی لە لوبناان و لە ئیسرائیل و لە وڵاتانی تر وای کردووە کە ئێران گرنگیەکی زۆری پێبداوە تەنانەت دوای بەهاری عەرەبیش ئەزانین کە یەکێک لە وڵاتانی کە توانی دەگمەن وڵاتێک بوو کە لە وڵاتە عەرەبیەکاندا تقریبەن لەو تەوژمی بەهاری عەرەبیە خۆی بپارێزە سووریا بوو ئەویش هۆکاری لەو کاتدا گەڕایەوە بەڕاستی بۆ پشتیوانی یەکەم بە پلەی یەکەم ئێران و دوای ئەوەش تا ڕادەیەک رووسیا کە نەیان هێشت حکوومەتەکەی بەشار ئەسەد بکەوێ بەڵام لەم قۆناغی دواییە ڕووداوەکان بەڕاستی زۆر خێرا ڕۆشتن هەرچەند ئێرانیەکان بە ڕەسمیش ڕایانگەیاندووە لە ئاستی باڵا کە تقریبەن لە چەند مانگی ڕابردوودا هۆشداری ڕوودانی ئەم ڕووداوانیان بە بەرپرسانی سووریا دابووە وتبوویان کە پلان و پیلانێک هەیە بۆ ئەوەی کە سووریا بۆ ئاراستەی بڕواکە ئێستا ئەڕواوە پێیان وایە کە بەشار ئەسەد دەرفەتێکی زێڕینی هەبوو دوای یەکەم تەوژمی ناڕەزاییەکان لە سووریاوە ئەو ڕزگارکردنەی کە ئەتوانم بڵێم ئێران بۆی خوڵقان کە بتوانێت تا ڕادەیە بە ڕێکەوتنی سیاسی و هێورکردنەوەی وەزی ناوخۆی سووریا سەقامگیریەکی زیاتر تەنانەت لانیکەم بۆ حکوومەتەکەی خۆی جێبەجێ بکە بەڵام ئەوەی نەکرد و ئەمەش وای کرد کە پێگەی ئێران و رووسیا لە سووریا تا ڕادەیەکی زۆر ئەو پێگەی جارانە نەمێنێ و نەتوانن بۆ شێوەیە کە یانەوە پشتیوانی لە بەشار ئەسەد و مانەوەی بکەن و ئەمەش کەوتنی حکوومەتەکەی بەشار ئەسەدی لێکەوت کە دوو لێکەوتەی زۆر گرنگی ئەتوانم بڵێم لە کورتماوە درێژماوەدا لەسەر ناوچەکە و لەسەر ئێرانیش ئەبێ کاگەر حەزت کرد لەسەر بابەتەش کاریگەرەکانی چی دەبێت لەسەر وڵاتی ئێران بەسەر پرسیاری ئەو دەکەن کە ئێران لە پاڵپشتیکردنی حکوومەتەکەی بەشار ئەسەد لە دوای بەهاری عەرەبیەوە چی دەستکەوت لە سووریا بەڵام دەستپێک بە باسی کاریگەرەکانی ئەم بە کەوتنی بەشار ئەسەد بکەین لەسەر ئێران ئەزانین کە بەشێکی زۆری ئەو شەڕی کە لە ئێستادا لە ئارادایە و تەنانەت بڕێ کەسیش پێیان وایە کە تەنانەت کەوتنی بەشار ئەسەد بەشێکی زۆری هۆکارەکەی پێش ئەوە هۆکاری سەربازی بوو بێ هۆکاری شەڕێکی ئەتوانم بڵێم ئیعلامی و ڕاگەیاندنی بووە یانێ تەوژمێکی ئیعلامی گەورە ڕاگەیاندراوە توانیان بەشێکی زۆر لە وزەی تەنانەت هێزە چەکدارەکانی سووریا و سیاسەکانی سووریاشی پێ بخەن پێشەوەی کە حکوومەتەکە لەسەر ئەرزی واقع بکەوێ لە ئێستاشدا یەکێک لە کاریگەریەکان هەمان بابەتە یانێ لە ڕووی ئیعلامی و ڕاگەیاندنەوەیان کردووە کە بڵێن بۆ نمونە بەرەی مقاومە لاواز بووە یا بەرەی ئێران لاواز بووە کە بەردەوامیش بەرپرسانی ئێرانی لە ماوەدا ڕایانگەیاندووە کە ئەمە خەیاڵێکی خاوە بە وتەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران کە دوژمنان خەوی پێوە بینین بەڵام کاریگەریە تا ڕادەیە کە توانم بڵێم نانیکەم لە کورتماوەدا ئێمە ئەتوانین بیبینین بەشێکی تریش یەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەهەرحاڵ ئەو شەڕی کە لە ناوچەکەدا لە ئاستە جیاوازەکاندا لە نێوان ئەم دوو بەرەدا هەیە بەرەیە کە بە بەرەی ئێران ئەناسرێت و بەرەیەکیش کە بەرەی ئیسرائیلەوە تەنانەت وڵێ بڕێ وڵاتی ناوچەش بە وتەی بەرپرسانی ئێرانی
خۆیان خسوەتە ئەو بەرەوە بێ ئەوەی بە شێوەی فەرمی ڕای بگەێنن لەبەر بەرژەوەندیەکانی خۆیان. ئەم دوو کاریگەریەی لە کورتماوا بێ لە درێژماوە، بەڵام ئەبێ بزانین بەڕاستی ڕووداوەکان بەرەو کوێ ئەڕاوە. ئایا حکوومەتی داهاتووی سووریا ئەو حکوومەتە ئەبێ کە ئێستا بۆ نمونە تورکیا و وڵاتانی ترکە ئەیانەوێ خاوەن ڕۆڵ بن لە وڵاتە خەریتەی داهاتووی سووریا بەو شێوەیە بکێشنەوە کە ئەیانەوەی یان نە ئێران و تەنانەت ئەمریکا و چون ئێران و ئەمریکاش زانین لە سووریا ئەتوانن بەرژەوەندی هاوبەشیشیان هەبێ بەپێی بوونی دوژمنێکی هاوبەش لایە لانی کەم ڕکابەرێکی هاوبەش وەکو تورکیا کە تا ڕادەیەک ئەتوانم بڵێم جیاوازیان هەیە. بۆ نمونە بابەتی کوردەکانمان هەیە ئێمە لە سووریا کە ئەزانین تورکیا ئەوە خەریکی لەشکرکێشیە و تەنانەت بە شێوەی فەرمیش ڕایگەیاندووە و زۆر بە ڕسمیش ئەڵێ ئێمە ئامانجمان لە ناوبردننی هێزە کوردیەکانە لە وڵاتەدا. ئەمە لە کاتێکدایە کە لانی کەم تا ئەم لەحزە ئەمریکا ئەوەی ناوێ و ئێرانیش ئەتوانێت کوردەکانیش وەکو کارتێک بەکاربێنێ بۆ پێی کە پشتیوانیان بکە لە بەرابەر ئەو خەیانەتی کە ئەتوانم بڵێم تورکیا بە وتێ ئێرانیەکان خەریکە لە ناوچەکەدادا، چون بابەتی قەفقازیشمان لەسەرەوە هەیە کە ئەویش یەکێک لەو گۆڕەپانانەیە کە ئێران و تورکیا لەسەری کێشەیان هەیە، دوو وڵاتی ئازەربایجان و ئەرمێنستان، و هەموو ئەمانە ئەتوانێت هاوکێشەکان بەڕاستی تووشی گۆڕانکاری بکە. من پێم وایە کە ئێران لە هەموو وڵاتانی ترکە لە سووریا ڕۆڵیان بووە خۆش بێت، تەنانەت لە ئیسرائیلیش خۆش بێت وەکو مەحاڵێک لەم ڕووداوانەدا لە تورکیا خۆش نابێەوە. کاتە کاک سامان ئێران لە هاوکێشەی سیاسی نوێی سووریادا لەکوێدا جێ دەگرێت، ئەتوانێت ڕۆڵی هەبێت ئێران؟ پرسیارە گرنگەکە ئەوەیە. منیش بابەتەکە کە باسم کرد بۆ خەریتەی داهاتووی سووریا گرنگیەکی لایەنێکی گرنگی ئەو بابەتەیە کە ئایا ئێران چ بەرنامەیەکی ئێران بە دڵنیاییەوە نایەوێت سووریا یەکسەر وەکو کێکێکی ئامادە تەسلیمی هیچ لایەنێک بکە. ڕاستە لە ئێستادا دەسەڵاتێک لە سووریا هاتووە کە ئەتوانین بڵێن تا ڕادەیە دژی ئێرانەوە سەر بە تورکایە، بەڵام هەروە کاماژەم پێدا ئێرانیش کارتی لەبەردەستایە. کارتەکانی ئێران چین؟ ئەتوانێت چی بکات؟ یەکێکی ئەوەیە کە بەشێک لە پێکهاتەی سووریا هەر ئەو پێکهاتە عەلەویەکان کە پێشتر حکوومەتیان بەدەستوە بەرحاڵ ئەوانە خۆیان لە ڕووی نزیکی فکری و ڕۆحیەوە لەگەڵ ئێران نزیکیان هەیە، ئەوانش بەشێکن لە پێکهاتەی سووریا. بەشێکی تری ئەوەیە کە کوردەکانن، چونکە زانین نیسە کوردەکان لە سووریا دوژمنێکی گەورەیان هەیە بەناو تورکیا و لە هەمان کاتدا پشتیوانێکی تقریبەن تا ئەم لەحزەیان هەیە بەناو ئەمریکا کە ئەویش دیار نییە بەڕاستی بە هاتنی ترامپ بەرەو کوێ بڕوا بەپێی ئەو پەیوەندیە کە ترامپ ئەتوانێت لەگەڵ تورکیا بیبێ. ئەمە ئەتوانێت دەرفەتێ بێ بۆ ئەزانین ئێران ئەزمونێکی وای لە عێراق بووە پێشتر. یەکێک لە پشتیوانە سەرەکیەکانی کوردەکان لە عێراقا لە سەردەمی پێکهێنانی حکم دوای ڕوخانی سەدام ئێران بوو و بە هەمان شێوە و هاوشێوە کە یارمەتی شیعەکان یەدا یارمەتی کوردەکانی شێدا. ئێستش ئەتوانێت ئەمان ئەزمون لە سووریاش دووپات بێتەوە بۆ هەردوو لایش براوەیە، هەم کوردەکان پشتیوانێکی باشیانە ناوچەکە ئەبێت، هەم ئێرانیش ئەتوانێت لە ڕێگەی کوردەکانەوە جێگە پێی خۆی لە سووریا قایمتر لەوەی ئێستا بکە یا لانی کەم دەریچەیەک بدۆزێتەوە بۆ ئەوەی کە لەو دەریچەوە وای لێنەیە کە سووریا یەکجارێکی بەجێبڕێت. لە هەمان کاتیشدا کارتێکی بەدەستەوە بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی تورکیا. بسیاری ئەو بکەم، فشاری ئێران بۆ سەر تورکیا چی دەبێت؟ چۆن ئێران ڕوبەڕووی تورکیا دەبێتەوە؟ ئایا لە هاوکێشەی سیاسی نوێی سووریادا تورکیا یاخۆت ئێران هەژمونیان زیاترە بێت لە وڵاتی سووریا؟ لە ئێستادا ئەوەی کە تا ئەم لەحزە ڕوویداوە لە سووریا کارتەکان بەدەست دەسەڵاتەکە بەدەست تورکیاوەیە. ئێران بە دوو شێوە ئەتوانێت لەگەڵ تورکیا ئەو ڕوبەڕووبوونەوەی بێ. شێوەی ڕاستەوخۆ لە خودی خاکی سووریای کاروا ئاماژەم پێدا بۆ نمونە بۆ ڕێککەوتن لەگەڵ کوردەکان یا یارمەتیدانی کوردەکان ڕوبەڕووی تورکیا بێتەوە. بابەتێکی تر ئەوەیە کە ئێران بێت لە ناوچەکە لە شوێنێکی تر ئیمتیازە لە تورکیا وەربگرە ئیمتیازە بدا یا گوشارێ بۆ تورکیا دروستکە، ئەو کات مامەڵاکە لە تورکیا بکرێت، ئەم شتە لە سووریا بکرێت. ئەم شتەمان لە ئاس ناوچەکە و جیهانیشدا زۆر جاربینیوە، تەنانەت ئێستش ئەوەترێکە بەشێک لە ڕێککەوتنی ڕوخانی بەشار ئەسەد لەلایەکی ترەوە لە نێوان رووسیا و لە سەر شەڕی ئوکراین کراوە. ئەوە ئەتوانێت ئەزمونە بۆ ئێرانیش دووپات بێتەوە لەگەڵ تورکیا. بەڵام بەپێی ئەو قسانەی کە من لەم هەفتەی ڕابردوودا و دوای ڕوخانی بەشار ئەسەد دوو جار ئایەتوڵا خامنەیی قسەی کردووە لەسەر ڕووداوەکانی سووریا، من پێم وایە ئێران بە ئاسانی بەرداری سووریا ئەبێت،
ئەوە نییە کە هەروە کاماژەم پێداوەکو کێکێکی ئامادە تەسلیمیش وڵاتێکی تری بکات لەوانەیە لەم کورتماوەدا جارێ دیار نەبێ بزانین چی ئەکات بە وردی و کۆنکرێت بەڵام پلانی ئەبێ دوو ئێران بە ئاسانی واز لە تورکیا نایانێ لەسەر ئەو بابەتەوە پێی وایە کە خەیانەتی لێ کردووە تەنانەت ئایەتوڵا خامنەی وەکو ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران هەردوو جارەکە باسی ڕۆڵی تورکیای کرۆ بێ ئەوە ناوی تورکیا بێنەوە چاودێرانیش پێیان وایە ناونهێنانی تورکیا لەلایەن ئەوە بۆ گرنگی نەدان و بچووکردنەوەی تورکیایە تەنانەت بە ڕکابەرێکی زۆر جدیشی نازانێت بۆ خۆی لەوان ئێران و تورکیا کرد لەسەر سووریا پێ دوایە هەنگاوی داهاتویان ڕێکەوتنێک بێت یاخود لەسەر تەوافق بێت لەسەر ئەگەری هەیە بەڵام بابەتەکەەوەی ئێران لە ئێستادا ئەو سیقەی بە تورکیا نەماوە چونکە ئێران و تورکیا و رووسیا بە درێژایی تقریبان لە بەهاری عەرەبیەوە تا ئێستا چەند نزیکەی ئەتوانم بڵم 14-15 ساڵەکە ڕێکەوتنێکیان هەبوو بەناو ڕێکەوتنی ئاستانە کە ئەم سێ وڵاتە پێکەوە بڕیار لەسەر هەموو ڕووداوەکانی سووریا بدەنەوە بەرداوامیش کۆبوونەوە زیاتر لە 20 کۆبوونەوە لە ئاستی وەزیرانی دەرەوە و سەرۆکەکاندا بەڕێوە چوە لەسەر سووریا بەس لە نێوان ئەم سێ وڵاتەدا بەڵام ئەم جارە تورکیا بێ رووسیا و ئێران خۆی بڕیارەکانی دا و هەرچەند ئەوترێکە لەوانەیە ڕێکەوتنێکیشی لەگەڵ رووسیا بوو بێ لەسەر ئەو بابەتانە بەڵام ئێرانیان تا ڕادەیەکی زۆر لەم بابەتەدا تورکیا پشتگوێ خست بۆیە ئێران لە ئێستادا ئەو متمانەی کە پێشتر هەیبوو بە پێی ئەو پلانێک کە ئیشانە کرد بە یەکەوە لە ڕوو سووریا تورکیا نیە مەگەرەوەی کە ئێران ئیمتیازێکی تایبەت وەربگرێت کە قەرەبووی ئەو بێمتمانەیە نێوانیان بکاتەوە بەڵام هەروە کاماژن پێدا خاڵی گرنگەوەی کە لە ئێستادا لای ئێرانیەکان هەرچەند تا چ ڕادەیەک خودی سووریا گرنگە بە هەمان ڕادە ئەوەنە گرنگە لایەن کە قەرەبووی ئەو خەیانەتەی کە تورکیا کردوویەتی لە ناوچەکەدا بکەنەوەەوە ئەمە ئەتوانێت تا ڕادەیەک لەسەر ڕووداوەکانی ناوچەکە بەگشتی کاریگەر بێ و خاڵی گرنگ و کۆتایی کە بێ ئاماژەی پێبم ئەوەیە کە هاتنی ترامپوە ئەو سیاسەتەی کە ئەو ڕایەگەیەنێت چ لە سووریا چ لەگەڵ تورکیا ئەتوانێت لەسەر هاوکێشەکان و تەنانەت سیاسەتی داهاتوی ئێرانیش گرنگ بێت. سپاس بە هاوکار مەسەمان سلێمانی سپاس بۆی کە لە باین ڕێکوستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت.